بۆ کەمکردنەوەی ئەو بارە قورسەی کەوتۆتە سەر شانی نەخۆشخانەکانی شارەکە و هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا، کۆمەڵەی تەندروستی کەرکووک هەستا بەکردنەوەی نەخۆشخانەی فریاکەوتنی شۆراوی نوێ کە بە شێوەیەکی خۆبەخش پشکنین و چارەسەر بۆ هاوڵاتیان دەکات. ئێمە دکتۆری خۆبەخشی ساحەبی بڕوانامە و پسپۆری جۆرا و جۆرمان دابین کردووە لێرە پشکنین بۆ لە خۆشەکانەکەن بە هەمان شێوە پشکنینی سۆنار و پشکنینی تاقیگا بۆیانەکرێ بەبێ بەرامبەر و ئەم دکتۆرانش کە دێنە ئێرە هەموو خێرخوازن بەبێ بەرامبەر دێنە ئێرە. بەرپرسی بەشی ڕاگەیاندنی پارێزگای کەرکووکش ڕای دەگەێنێت کە دۆخی کۆرۆنا لە ئێستادا لە ئاستێکی مەترسیداردایە و بەهۆی پابەندنەبوونی هاوڵاتیان ڕێکارەکانی قەدەغەی هاتوچۆیان تون کردوێتەوە. الإجراء المشدد الأخير ئەم ڕێکارە توندانی لەم دوایەدا گیراونەتە بەر دەگەڕێتەوە بۆ پابەندەبوونی هاوڵاتیان بە ڕێنمایە تەندروستیەکە. ئێمە لە ڕابردوودا لەگەڵ گرتنەبەری ڕێگاری توندی هاتوچۆدا نەبووین، بەتایبەت لە ڕۆژانی پێش جەژنی ڕەمەزانی پیرۆز. دەرفەتی چوونە سەرکار و هاتوچۆمان بە هاوڵاتیان داوە، بەڵام بەهۆی ئەوەی بەشێک لە هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکان نەبوون، دەبێت ئەو ڕاستیە بزانین چۆن بەشێک لە هاوڵاتیان هۆشیاریان لە ئاسێکی باڵادایە و پابەند دەبن لە بەرامبەریشدا کەسانێکن کە پابەند نابن و دەبنە هۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. لەبەر ئەوە لە ڕۆژانی داهاتوودا ڕێکارەکان تونتر دەکرێت. ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی توشبووان بە کۆرۆنا ڕوو لە زیادبوونە و تا ئامادەکردنی ئەم راپۆرتش ڕێژەی توشبووان لە کەرکووک گەیشتۆتە 169 کەس و لەو ژمارەدا 110 کەسیان ئێستا لەژێر چاودێری وردی پزیشکیدان و 79 حاڵەتیش چاک بوونەتەوە و نەخۆشخانەیان بەجێ هێشتووە و 7 حاڵەتی مردنیش تۆمار کراوە و 19 کەسیش تا ئێستا لە کەرەنتینەدان. ئازادشکوور گەلی کوردستان، کەرکووک.